یادکردنەوەی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لە کەرکووک ناکۆکی دەخاتە نێوان حیزبە کوردستانیەکان هەر یەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و حیزبی شووعی بەجیا لە بارەگەکانی خۆیان یادەکەیان کردەوە. بەشێکیش لە حیزبەکانی تر لە بەردەم قەڵای کەرکووک مەراسیمیان بەڕێوە برد. بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک یەکێتی بە بەرپرسیار دەزانێت لە سازنەکردنی مەراسیمێکی ئاوبەش لەلایەن حیزبە کوردستانیەکانەوە. بەرپرسی مەڵبەندی حیزبی زەحمەتکێشانیش دەڵێت لە دوو کۆبنەوەی پێشوودا بڕیار درابوو بە هاوبەشیە و یادە بکرێتەوە، بەڵام لا بەلا حیزبەکانیان ئاگادار کردوتەوە کە مەراسیمەکە ناکرێت و هەر حیزبە و لە بارەگای خۆی بەڕێوەی دەبات. دیارە ئێمە وەکو حیزبە کوردستانەکانی کەرکووک پێش ئەوەی کە یادی هەڵەبجە بێتە پێشەوە کۆبنەوەیەکمان کرد لە مەڵبەندی یەکێتی هەمومان متتەفق بووین لەسەر ئەوەی کە یادی هەڵەبجە و یادی نەورۆز و یادی ڕاپەڕین پێکەوە هەموو حیزبەکان بەیەکەوە یادانە بکەینەوە. دواتریش لە مەقڕی بارەگای حیزبی شووعی کوردستانی لەوێشەر کۆبنەوەیەکمان کرد هەر سەبارەت بەم یادانە، بەڵام بەداخەوە دوێن ئێوارە یەکێتی ئاگدارمانی کردەوە کە ئەوان لەبەر وەزعی ئەمنی بە پاساوی ئەوەی وەزعی ئەمنی لەبار نییە بۆیە یادەکە لە بەرقەڵا ناکرێتەوە بۆ خۆیان وەکو یەکێتی لە مەکتەبی سیاسی یادەکاکەنەوە. دیارە لە ئێوارەشەوە لەگەڵ حیزبەکان ترا پەیوەندی و هەمەهەنگیار هەبوو بۆ یادەکە هەریشتە بێ پێکەوە بیکەینە، بەڵام بەداخەوە یەکێتی سەبەبی ئەوە بۆ کەوە یادەکە بەگشتی هەموو حیزبەکان لە یەک جێگایە یادەکە نەکەنەوە. ئێمەژ وەکو مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی لە بارەگای مەڵبەندی خۆمان بڕیارماندا و یادە لێرە بکەینەوە بۆ مەرگەساتی هەڵەبجە. سەبارەت بەوەی کە مەراسیمەکە شێوە یان گۆڕا لە ڕاستیە حیزبە کوردستانیەکان دوو کۆبنەوەیان لەسەر ئاستی پەیوەندیەکان بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە کرد و لە هەردوو کۆبنەوەکە بڕیار درا لە ئەم شوێنەی ئێمە لێین مەراسیمێک وەک ساڵانی ڕابردوو مەراسیمەکە و ڕێزگرتن لە گیانی شەهیدان ئەنجام بدرێت. بەداخەوە دوێنێکە ئاگادارکراینەوە یان لابەلا ئاگادارکراینەوە کە مەراسیمەکە ناکرێ و هەر حیزبە لە ماڵی خۆیەکە. ئێمە بەشێک لەلایەنە سیاسیەکان پابند بوون بە بڕیاری کۆبوونەوەکانی ڕابردووی پەیوەندیەکانی خۆمان و لە هەمان ئەو شوێنەی کە ساڵانی ڕابردوو لە 14 ساڵی ڕابردوو کە چالاکی ڕێزلێنانی شەهیدانمان ئەنجامداوە لە هەمان شوێن مەراسیمەکە دەکەین. پێشتر و ساڵانە حیزبە کوردستانەکانی کەرکووک بە هاوبەشی لە بەردەم قەڵای شارەکە یادی کارەساتی کیمیابارانی هەڵەبجەیان دەکردەوە، بەڵام ئەم ساڵ بۆ یەکەم جار لە دوای 16 ئۆکتۆبەر ناکۆکی لە نێوان حیزبەکان هاتە ئارا. بەرپرسی پەیوەندیەکانی مەڵبەندی یەکێتیش دەڵێت دۆخی ئێسای کەرکووک دۆخی بەر لە 16 ئۆکتۆبەر نییە، بۆیە دەبێت بە پێی ئەو دۆخە مامەڵە بکەین. ئێمە هەموو ساڵێ وەکو هەموو حیزبە کوردستانیەکان لەبەر قەڵایە یادەمان بەرز ڕاگرتو و پیرۆزمان کردو، بەڵام لە کوردستانیش هەر حیزبێک و لە بارەگای خۆی یان ئێمە زۆربەی کات لە مەڵبەند لە ساحەیەکی تیابوو لێ ئەو یادەمان کردوەوە. ئێستاش ئەم یادە لە کەرکووک حیزبەکان لە بارەگەکانی خۆیان ئەیانکەنەوە، بەڵام بەشکشان لەم شوێنە وەکو نەرێتی جاران لێرە ئەم یاداکەنەوە ئیمڕۆ سەعات 11 نانا بۆ گەرم و گوڕی نییە. دیارە ئەم کەرکووکی ئەو کەرکووکەی ساڵانی پێش 16 ئۆکتۆبەر نییە، لەبەرەوە ئەبێ بە پێی دۆخەکە هەڵسو کەوت بکەین. ئەم ناکۆکیەی حیزبەکانی کەرکووک بۆ یادکردنەوەی بۆنەکان لە کاتێکدایە چەند ڕۆژی داهاتوو یادی نەورۆز و ڕاپەڕینی کەرکووکە کە هەموو ساڵێک لە قەڵای کەرکووک بەرز ڕادەگیرێ، بەڵام پێشبینی دەکرێت ئەم ساڵ هاوشێوەی ساڵانی ڕابردوو نەبێت و کەم و کورتی بە یادەکەوە ببینرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.